وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە لە مەقولەیە ئێرانە گەورەی فەرهەنگیە لە بۆرهەیەک لە تاریخە ئەم ڕاپەڕینە کوردەوار لەسەر بەخۆ مەجبور بووین بە سوورەتە تئۆریک داستانە ئێرانە گەورەیە فەرهەنگی بۆ خەڵکە خۆمان بکەینەوە. لە توولە دیبەیتەکان ئێمە لە ساڵان ڕابردووە ئێمە ئاماژەمان بە هەندێک مەسائل کرد کە ئیمکانی هەست ببێ بە جێگەی پرسیار و پرسیارێکی فرەی جێهێشتگە بە تایبەتی بۆ مەردەمە ئێمە کە بە سوورەتە ژیانێکی ڕۆژانە خۆیان دەرگیر کردگە و هیچ عمقێک لە ڕوانین و هیچ قوڵبوونەوەیەک لە ڕوانین و لە تەفەکوریان نییە. لە دەورانە ئێمە هەر لەم عەسرەی ئێمە زندگیەکەین، لەم کوردەوارەی ئێمە کە داگیر کریاگە، ئەم ئینسانە کوردی ئێمە دەربێترین حاڵەتی لە حب حوسێن بێ لە بۆغزەی یەزید خۆشی تێرە ئیسرائیل، عاشقی ئیسرائیلە، چون فکرەکە ئیسرائیل دوژمنە عەرەبە و فکرەکە عەرەب دوژمنە ئەوە، عاشق ئێرانە چون فکرەکات عەرەب نییە، فکرەکات تەمامە عەقب ئوفتادگی و نادانی و جاهلی و دوورکەوتگی ناشی لە دینە ئیسلامە. تۆ شاهد زهور فرق جۆرا و جۆریت. تۆ ناگەهان ئەوێنیت لەم کوردەوارە ئێمە تریبوون ئەکەوێتە دەسە فرقەهای مختلف، بانگەواز ئەکەن بۆ زەردوشتیگەری، بانگەواز ئەکەن بۆ ئیزیدیگەری، بانگەواز ئەکەن بۆ بەکتاشیگەری، عەلەویگەری، بۆ یارستانیگەری، بانگەواز ئەکەن بۆ مەکتەبە قورئان و فرق جۆرا و جۆر. تۆ ئەوێنیت ئەم کوردە ئێمە وەختی گەرەکێسی فرەخۆی کورد نیشان بدات، دەست ئەوات لە مەعبەدەکەی ئەهورە مەزدا خۆی ئەگرێتەوە، بە کەلامە ئاریابازی قسەکە. ئەمە کورد هیچ وەخت ئەمیقەن نازانێت خەریکە بە کامی کامە ئاگربازیەکە، داستانێکیان بۆ وتکە، چیرۆکێکیان بۆ وتکە، حەزی پێەکە. ئەم ئینسانە لە توولە عومریە نەیزانیگە چ خەوەرە. نەسڵە باسەوادە ئێمە بە سوورەتە عام عمری ناگا بە 50 ساڵ. ئەکسەریەتە مەردەمە ئێمە نەیان خوێندەگە، متوونیان لە بەردەسان نەبووکە بنووسن، ئەلفبایان نەنانسیگە. چه اتفاقێک ئەفت؟ ئەمەی تحتە ناوە تاریخ کریاناوە مێشکە ئێمە کێ کردی؟ چۆن ئیمڕۆ عیدەیەکتین زۆر بەڕاحەتی لە گیرفانە خەلیفە ئەوەخشن و ئێژن ئێمە ئێرانین، ئێژن ئێران 2500 ساڵ دەوڵەتی هەست، ئێژن ئەم سەرچاوە لە سەرچاوی فڵان کەسە ئوروپایی و تێتە دەرکە نووسی گێسی. بەڵام هیچ وەخت سوئال بۆ ئێوە دروست ناوێت، پرسیار دروست ناوێ. ئێوە ئەم کتێوانە ببەخشن بە عنوانە وەحی نازل ئەی خوێنن، قبولی ئەکەن، شیفتەی ئەون، عاشقی ئەون، قەت لە خۆتان ناپرسن ئێمە کەین؟ ئێمە چۆن کەوتکینە ناوە بەرنامە و تەوتەیە کە گەرەکێسی بەکارمان بێنێت، گەرەکێسی دەستەمۆمان بکات. کوردێکی یاخی کورد، ئینسانێکی ئازادی ڕەها بە کەڵکی نظامە سوڵتەی جەهانی نایێت. ئێمە وەکو بوونەوەرە ئینسانی، وەکو بۆنێک یا وەکو جۆرێک لە ئینسان ئەبزارە دەسە ساحبانە قودرەتین، هیچ ئەربابێک بێڕەعیەت معنای نییە. ئەربابی بێ ئەوەی کە تۆ کۆیلەت بوێت معنای نییە. تۆ ئەربابە کەی ئەگەر مەردمێنەوێت؟ ئەگەڕێم و سەر پرسیارە ئەوڵ، مەردمە ئێمە بۆ لە خۆیان و عاشق ئیسرائیلن؟ بۆ لە خۆیان و هەڵئەخەنەوە بۆ ئیسرائیلی؟ بۆ عاشق یەهودیەتن؟ لە کەیەوە بەمانێژن یەهودی؟
مردمە ئێمە بۆ قبولیان کردگە ئێمە پادشاهانێ بەناوە هەخامە نیشان و ساسانیان و ئیمپراتوریە فارسمان هەز بۆ قبولیان کردگە مردمە ئێمە بۆ قبولیان کردگە سەرزەمینە کوردەوارە ئێمە ناوی تورکیەس ناوی ئێرانە ناوی عێراقە ناوی سووریەس بۆ قبولیان کردگە کێ ئەم مەسئلەی کردگە سەرمێشتیان مردمە ئێمە بۆ سەر و بنیان ئەگری کەلەمەی ئاریا لە دەمیان داناکەفێ بۆ گشتی خۆی بە ئاریایی یەزانێ و حەزەکا بە ئاریایی بوون بە تایبەتی وەختی ئەم ئاریایی بوونە تەکە تەوەهۆمە دەوڵەتە ئەڵمانە نازی و هیتلێریا قاتی ئەوێت وەختی ماشینە مرسدس بنز ئەوێنیت و فتح و فتحات لەشکرە نازی ئەوێنیت و قدرەت و ئەقتدارە ژەرمەنە ئاریایی ئەوێنیت ئەم کەلامە لە گیرفانە کێ تێدە دەرەوە ڕاپەڕین و کوردەوار سربەخۆ لە دیبەیتەکانە خۆیە لە کاتاگریە جۆرا و جۆرەکانی چ لە شۆڕشەکانی جەهەنەمە چ لە سەد ساڵ تاریکیە ڕاپەڕین و کوردەوارە سربەخۆ گەرەکی بوو ئێوە متەوەجهی دوو مەسئلە بکە مەسئلەیە ئەووەڵ ئێمە ملەتێکمان بەناوە ملەتە فارس نییە مەوجودیەتی نەبووگە نەهەس ئێمە دەوڵەتێکمان بەناوە دەوڵەتە ئێرانی تەبەلور پەیدا کردووی ڕۆح ملیە مردمێک بەناوە مردمە فارس نییە نێسمە سابت یەکەین کە نێسمە وەختی ئێمە ئەم بەردەمانە قبوڵ نەکرد ئەو جار سوعال ئەکەین ئەم ساختارە بەسەر سەرزەمینە ئێمە بەناوە ئێران دانریاکە کێ داینیاکە ئەمە هەگەل وەختی تەعریفە دەوڵەت ئەکا و ئێژێ تەبەلورە ڕۆحە ملیە مردم وا لە دەوڵەتە ئایا ئەمەی کەوا لە ئێرانە تەبەلورە ڕۆحە کامە مردمە ئەم مردمە کێ دروستی کردەگە لەکوێ بووگن ئەم مردمە بۆیە کورد بەرنامەی بەسەرۆ پیادەکریا تا بەم ڕۆژە بگا بۆیە تۆ ئیمڕۆ نازانی لەگەڵ کێ تەرەفی کێ چی بە تۆ کردەگە تۆ کوڕە کێ تۆ ئیمتدادە تاریخیت بۆ کوێ ئەچیت تۆ کێی لەم دنیا نازانی ئەشی دانیشی کابرایە بەناوە دیاکۆنۆف بێت دەرحاڵەی ئەز ئبهام پڕ بە تەردید و شەک بە تۆ بێژێ تۆ میدیاییت یا نیت تۆ لە خۆت ناپرسی پیمپ فەرهاد لەکوێ تێتە دەرۆ لە سلێمانی دارودەسەی پێکاکا لەکوێ تێنە دەرۆ ئەلەویگەری و شیعەگەری ئەکەن کاکە بەشێ لەم مردمی ئێمە شیعەس شیعە دینە سیاسیە ئیسلامیش نییە هەروە کە یەهودیەت ملەتە سیاسیە هۆڤیەتە سیاسیە خۆ ئێستا تێنە سەر ئەمە واجبە تۆ ئەمە بزانی ئەگەر مبارزە ئەەکەی بۆ ڕەهایی خۆت بزانی تۆ چۆن گیریاگی بۆیە من بە یاران ڕاپەڕین وتم دیبەیتەکان ڕاپەڕین وەکو ئایات مقدسە کوردی گوێ بگرن و لەبەریکەن من وەختی مەسئلەی ئێعترازاتم مەترح کرد لە خۆت سوعال کە لە ساختار نظامە سوڵتەی جیهانە وەختی شتێ بەناوە دەوڵەت دائەنێن ئێژن شارۆمەند ئێشێ مطلقیەتە دەوڵەت قبوڵکە وەختی مطلقیەتە دەوڵەت قبوڵەکە ئەو جار ئێشێ ئێعتراز ئێشێ چۆن بکە
شێوەی ئاعترازاتە مەدەنی و ڕێپەیوانە ئارامشە ناوە خیابانی بۆ دروست ئەکەن. بۆ ئەووەڵین بار لە تاریخە ئێمە ئەووەڵین جێگەیە کە بەناوە جێگەیە دەربڕینە ئاعتراز دروستیەکە کێ دروستیەکە؟ بریتانیایی کەبیر. بۆ کەی دروست ئەکا؟ بۆ عەواملێ بە ئیستلاح بەڕێوەبەرانە نهزەتە مەشروتیەت. دوو شێوە ئاعتراز مەوجودە. شێوەی ئەوەڵ بەستنشینی و تەحەسونکردن لە شاه عەبدولعەزیم، مەقەڕە ئیمامزادەی شاه عەبدولعەزیم لەڕێیە. شێوەی دووەم بەستنشینی و تەحەسونکردن لە حەسارە سەفارەتخانەیە بریتانیای عوزما. ئالەگراسە تۆ ئەوێنی ساختارە بنگاه ماڵیە ئێرانی، ئەمە لەسەر ئێران حاکمە. ئەمە ناوی ئێران نییە، ئەم سەرزەمینە ناوی کوردەوارە. ئەمەی کە پێی ئێژن ئێران ئەمە ناوی کۆمپانیەکە، ئینتەرپرایزێکە. ئەمە لە چەندین شرکەت و مؤسسەی ماڵی پولی دروست کریاگە. ئەمە تەبەلورە ڕۆحە ملیە ملەتە فارس نییە، چون ملەتە فارسێ مەوجود نییە. ئەساسنامەی ئەمە کریاگە بە هویەتە ئاریایی ئێرانی لەسەر جەعلیاتە یەهود نوشتە. دەوڵەتە ڕزاخان شاهنشاهیە پەهلەوی لەسەر دوو چتکار ئەکا. یەک بە مدەتە 60 ساڵ ڕەوایەتە ئاریابازی، ئاریاگەری، ڕەوایەتە شاهنشابازی باستانی بە سوورەتە سیستەماتیک ئەکاتە ناو زەهن مناڵێک کە باوکەکەی بێسەوادە. مناڵەکە بریاگەسە مەدرسە، فێری ئەلفبێی ئەکەن، دەرس و تاریخی پێئێژن، و ئەم مناڵە باوکی بێسەوادە، باوکی تاریخ نازانێ، خۆشی تاریخ نازانێ، و ناگەهان جەمعیەتێکی بێسەوادی بێهوڤیەت گەرەکیانە دروستکە ناو جەمعیەتی ئێرانی. ئێمە نەسڵە چەندۆمی ئەو جەمعیەتین، ئێمە نەسڵە سێوەمە ئەو جەمعیەتین. کەسانێکوانە عمرە منە 40 ساڵیانە نەسڵە سێوەمە ئەو جەمعیەتن. ئەو جەمعیەتە کوردیە وا لە هوڤیەتە خۆی و لە سەرزەمینە خۆی دایان شۆڕ دەکە و گەرەکیانە پاکی بکەنەوە لە بینی بوون بە تەورە مطلق. من ئەمانمە لە دیبێتەکانە پێشووتراوت کەم. من وەختێ بەحسە پرۆژەی متەرجمان ئەەکەم، تۆ وەختە ئەوێنیت ئەم کۆرپۆریشنە، ئەم بنگاه ماڵیە، ئەم ئینتەرپرایزە دائەنین، ئەمە بۆ خاتری ئەوەی کە هوڤیەت حەولە مەحوەرە زوانێکی یەدیش یەهود ساختە بە حەک زوانە گۆرانی بکات، شروع ئەکا بە پوڵ متەرجم استخدام ئەکا کە متونە مختلفە دنیا تەرجمە بکەن و سەرە ئەم زوانە کتێوی بێتۆ بیخوێنیتەوە. بۆیە تۆ ئەوێنی خەڵکی سلێمانی، ئەوانەی کە پێیان ئێژن ئەفەندی، ئەوانەی کە پێیان ئێژن ڕووناک بیر، ئەوانەی کە گەرەکیانە بڕۆنە ناوی ساختارە تەحەززوب، بە تایبەتی لە نیمەی دووەمە قەڕنە بیسۆ لە مەکتەب و کتێوخانەی فارسی ئیستفادەکەن. دەستپەروەردەگانت دەستە حیزبە تودەن. بۆیە تۆ هەژمۆنیە دەوڵەتە ئێرانی بەسەر سلێمانی و ئەوێنیت. تۆ لە کەناریا پرۆژەیە کە تەزبەناوە پرۆژەی ئێرانە شیک لە تەمامە ئەبعادە جامعەوە، وەکو چۆن جەمالزادە ئێژێ ئێرانی ئێشێ سەر تا پای بێتۆ غەربی منەوەر فکرەکان. تۆ ئەم دەسە بگرە تا من ئێوە واردە مەبحەسێ بکەم بفهمن داستان چییە. من دیبەی تێکم کرد لە پرۆفسۆرێکی دانشگای ئورشەلیمە یەهودیە ئێرانی بەناوە پرۆفسۆر ئامون نەسر، شتێکی ئاوا بووە بەشتبانەکەم، دیبێتەکەی مەوجودە، فایلەکەیم پەخش کرد.
أو تاريخك لقوم يهود بحث كرد أمانة قوم بني إسرائيل قوم إسرائيل يهود نيان مكارم از كلمة بكارم برد كارم از أو لبي ئاماژەی بەوە کرد کە دوو جار حکوومەتە ئیسرائیلیان مەورەدە حملە واقعوی یەک ئاشوریەکان لیان ئەدەن کە لە شمارە فلستینە ئەمڕۆ بووگن دوای ئەوە ئیمپراتوریەتە بابل لیان ئەدا و بە کۆیلەتی ئەیانوات و بۆ هەتای حکوومەتیان لەدەست دەرتێری یعنی لەکوێ لە سەرزەمینە مەوعودا حکوومەتیان لەدەست دەرتێری هەر ئەو پرۆفسۆرە ئاماژەی بەوە کرد کە یەهودیان لە بابلە حاڵیان فرەخراب بوو پولیان بوو ڕۆنەقیان بوو توانی بوویان ژنەکانە بابلی بخوازن بەڵام لە کنارەکان فراتە دانیشتن دجلە و فرات و گۆرانیان نەخوێن لە فراقە و ئورشەلیمە هەستی بەیتەکەی موجودە گوێ لێ بگرن بعد ئەمانە ئێژن ناگەهان منجیەک هات یەهود معتەقد بوو گوناحی کردگە سەرپێچی کردگە لە خوای ئینحساریە خۆی بەناوی یەهوە و ئەمە عەزابی یەهوەس بەسەریان هاتگە وەلێ ئستیغفاریان کرد کە یەهوە نجاتیان بە و یەهوە لە ئاستینی کابرایەکی کافرۆ بەناوە سیروس بەناوە کوورۆش ئەمانەی لە قیود و بەندگیە بابلیان ڕزگار کرد جا ئالەوێ کابراوتی یەهودیان بیرە ئورشەلیمیانە کردو دەرسوورەتی کە تەبقە ئیدعای خۆیان ێژن کوورش بەرمانیدا ئازادوین کە دینە خۆمان بوێت بەڵام ئەمانە نەگەڕیانەوە بۆ ئورشەلیم بەڵکو پەراکەندە بوون بە دنیا بەرەو ئەم سەرزەمینە ئێمە هاتن چوونە ناوە کەبیرە لووت شارێکیان دروست کرد بە یادە ئورشەلیم بە ناوە یەهودیە ئەسفەهان ئەو جێگەی ئمڕۆ پێژن ئەسفەهان ئەو ئیدعاکە ناوی یەهودیە بوو لە خۆشەویستیە ئورشەلیم دروست کردە ئالەکە سوالێکی گەورە دروست بوو و من پرسیارم کرد وتم قەومی یەهود بۆ ناگەڕێتەوە بۆ ئیسرائیل بۆ ناچێتەوە بۆ ئورشەلیم بۆ تێت شارە یەهودیەدا ئەنێ لە وەسەتە مەرکەزە ئێرانە ئەو کوردەوارە ئێمە بۆچی یەهود هەخامەنشی بەرهەم تێری بەرهەمە ئیمپراتوریەتی لەسەر کاغەز ئەکا بە ناوی هەخامەنشی هەروەکو چیرۆک و داستانە ئافرینش و ئادەم و حەوا و چۆنەکەونە زەوی و ئەمانە ئەمیش چیرۆکێکارۆکۆوانە قابل ئیسبات نییە هیچ سەنەدیەتێکی نییە بەڵام بالئەخەرە بوو گەس و ڕەوایەتی مەردم باوەڕیەکەن ئەوە نە تکرارکریا گەس و مەردم باوەڕیەکەن بۆیە مەسەڵەن تۆ مهمترین چهرە لە ناوە دینی یەهودا کیس دروسە ئەمانە ئیدعاکەن لە نوتفە ئیبراهیمن دروسەکە ئیدعاکەن بەڵام مهمترین چهرەی دینی یەهود موساس و موسای عمرانە کە حەڵقەی واسطەیە فيما بینە قوم ئیسرائیل و خودایی یەهوەس و بۆ ئەوەڵین بار ئینحسار خودایی تێتە دەست ئەمانە خودای یەهوە بۆ قوم ئیسرائیل دروست کریاکە ئیسرائیل بۆ خودایی یەهوە دروست کریاکە موسا بەرجەستەترین عنسورە ئیسەیتر مهم نییە موسا هەزیان نییە ئەسا موسا مەوجودە جێگەکەی هەز واقعەن داستانەکەی ڕاستە یا غەڵەتە مهم سەریەوەسە ئەمانە مەوجودێتی خۆیان بە موساوە بەسیا بسەوە و ئێمە ئێستایشە بین بزانین کارکردم موسا چییە ئەگەر تاگرا تێگەین ئیجاتینە سەر یەک مەسئلە یەهود دوو دەورە دەوڵەتی هەست بە ناوی دەوڵەتە ئیسرائیل و ئەمانە قەومە ئیسرائیلن و خودای یەهوەیان هەست دوای ئەوەی کە دەوڵەتەکانیان بە قەوڵ خۆیان لەبین ئەچێت یعنی دەوڵەتە قەومی بە دینە ئینحساریە ئەم قەومە قەوم و دینە ئینحساریە ئەم قەومە کە لە چوارچێوەی دەوڵەتا زاهر بووگە لەبین ئەچێت يعني دين قومية انحساري قومية دينية انحساري نابودوي ناگهان چی تێتە دەرەوە ئەمانە بۆ هەخامەنشیان دروست ئەکەن سوالە گەورە ئەمەسە ئەمانە بۆ هەخامەنشیان دروست ئەکەن
کەسێک کەس ئێرانی بەناوە ئاغای پورپیرار. ئای پورپیرار کارە جالبی کردە، سوالە جالبەکە، بەڵام یەک نوکتە و انحرافەکە. ئەو ئەم جواوە دروستەکە کە حەقامەنیشان موجودن بۆ خاتری ئەوەی پەدیدەی پوریم بشارنەوە، قەتڵعامە خاوەرمیانە بشارنەوە، ئەوەی کە لە کتاو مقدسیانە هەست لە بەخشە ئێستەرا هەست، بۆیە ئەمانە ئەم کاریانە کردەکە. بەڵام داستان ئەمە نییە، ڕاپەڕین و ئێمە وا ئێژین. لە کەیوە قەومە ئیسرائیل پێژن یەهود؟ لە کەیوە ئەمانە لە مەفهومە قەومی دەردێن تەبدیل ئەوەن بە مەفهومە دینی؟ لە گراسە ملەتە سیاسی بە وجود تێ. تەوەجۆ بکەن، تۆ یەک ئیسرائیلیەکی قەومی ئیتنیکیت هەست کە یە دینێکی هەست منحسەرەن هەنە خۆیەسی، منحسەرەن لە ئینحساریە تایبەت هەنە خۆیەسی، خواکەیشی تایبەت هەنی خۆیەسی. ئەمە قەبارە ناترەکێنی، نایترەکێنی، هەر ئەوەندە ئەمێنێتەوە و دائیمەن حەپەلوش ئەکرێ ئەگەر قەبارە ناترەکێنی. چۆن ئێشی ئەمە قەبارە بترەکێنی؟ وەختێ کە هۆڤیەت لە قەومی دەربێت و تەبدیل بوێت بە دینی. بۆ ئەم تەبدیلکردنە هۆڤیەتە قەومیە بە دینی داستانیان گەرەکە. حکوومەتە ئیسرائیل، حکوومەتە داود، حکوومەتە سولەیمان کە مەگشتی چاخان کاڵبەرداریە، ناگەهان زوهورە منجێک کە خودای یەحوە لە ناوە کوفار بۆیان دروست ئەکا و ئەمە ئەوێت و مستەمسەکێک کە تەمامە ئەم دنیا یەهوە تەمامە مردمانە ئەم دنیای کەسە خزمەتی یەهودی کە خزمەتی یەهود بکەن کە یەهود بەردنیا حکوومەت بکە و ناوی خۆیان ئەگۆڕن بە یەهودی. ئەمە سوالە ئەوڵە کە تۆیشی بتوان جوابی بیتەوە تا بفەهمی چه اتفاقی گەورەیەگە کەفێ. تۆ بفەهمی ئەم داستانانە یەهود بۆ دروستیەکە یکاتە ناو زەهنتەوە گەرەکی چی بێژێت. من 4-5 دانە معلوماتتان دروست بکەمەوە. ئەمانە وەختی تەبدیل ئەون بە دین ئەبعاد جیهانی ئەگرن، ئەو جار کۆچ ئەکەن بە تەمامە دنیا لە سەدەهای مختلفە. ئەم کۆچکردنیانە یەک قودرەتیان پێدا کەس ملاحظەی ناکە، کەس فکری لەسەر ناکاتەوە. بۆچی تەمامە کتێوەکانە علومە تاریخی ئینسانی اقتصادی کاری یەهودیە؟ بۆچی تەمامە تەبارشناسی مردمشناسی و تاریخ لەسەر مردمانێکی تر کاری یەهودیان ئەکسەریان یا کەسانێک کە بە سفارش یەهودیان نووساگیانە؟ سوالێکی گەورەس، فرەژگیرن. بەلاخەرە وەختێ تەواو مردمە دنیا سازماندەهی نەبووبن، ئەمانە تەبدیلەون بە میلەتێکی سیاسی سازماندەهی کریاک کە دەوران بەسەریانەوە ئەچێ، اتفاقات بەسەریانەوە کەفێ. ئێوە ئەسڵەن تانە مەلاحەزە نەکردگە کە یەهود وەختی پەراکەندە ئەوێ لە دنیا، هندوستان، سەرزەمینە کوردەوار، ئاسیای سەقیر، خەزەریەکان، ئوروپا، ئەندلۆس، ئەفریقا، شبه جزیرەی عربستان، سەرزەمینە نەجد و حیجاز، سەرزەمینە یەمەن، سەرزەمینە دجلە و فرات، چه قدرەتی بەمانەدا؟ ئەوەڵین قدرەت ئەمەسە. ئەمانە تەمامە زوانهای دنیا بە ئەکسەریەتە قاتەعۆ ئەناسن و ئەیزانن. ئەمانە زوانە هەرچی مردمە لەم دنیا سەیزانن، ئەوەی کە حوزەی تەمەدن و قدرەت بووگە. عەرەبی، کوردی، فەڕەنسە، ئینگلیسی ئەیزانن. یعنی لە تۆ باشتر ئەیزانن کە تۆ کوردی. قەیچ ئەمە ئەزانن. ڕەوان شناسی و مردم شناسیان لەسەر تۆ هەست. زان تۆ کێی، زەعفە وا لەکوێ، قودرەتە وا لەکوێ، ساختارە جامات چه شکڵیە. تەمامە چیرۆکەکانی تۆیان بەقارەت بردەوە نووسیگیانەوە بردیگیانەوە حەقیان کردەگە. لۆ دوات تۆ ئەوێنی لەم سەدەهای ئەخیرە بە سوورەتە کتاوبوتی چاپ ئەکەن تێتە دەرەوە، فەڕەنسەوی، ئاڵمانی، ئینگلیسی، فەڕەنسەوی، ئاڵمانی، ئینگلیسی تێتە دەرەوە بە عینوانە تاریخ نەگار و شەرق شناس و بەرنارد لویز و تۆ ئەمانە ئەوێنی
تێتە دەرەوە وەلی هیچ وەخت لە خۆت ناپرسی یەک نمونەی 600,000 جوولەکەیە ساکەنە ئەم سەرزەمینە کوردەوارە کە مشەخەسەن زاراوەی قەبایلە کوردی ئەزانێ، بادینی ئەزانێ، موکریانی ئەزانێ، گۆرانی ئەزانێ، هەورامی ئەزانێ و یەک قەڵەمیان 600,000 نوان ئیسرائیلە. چەند نەفەر لەوانەی ئیمڕۆوانە ناویم کوردەواری ئێمە جوولەکەی ئانووسین بەزاهر موسڵمانن. ئێوە تا ئێستا لە خۆتان پرسیتانە لە ناوی ئیسلامە هیچ دەستورێکی مؤکد لە قورئانە مەوجود نییە کە پیاکە خەتەنەوە سنەت بکە؟ نییە، مەوجود نییە. بەڵام ئێمە بۆچی دەستورە ئەکیدمان ئەوەسە کاورا لە دایک بوو فۆرن خەتەنەی بکەین لە کاتێکە لە ئیسلامە وە لە قورئانە تاکیدی پێ نەکریاکە؟ ئەمە سنەتە کێس؟ کێ ئەم سنەتەی بە ئێمە تەحمیل کردەکە؟ تەوەسوتە کێ تەحمیل بووکە؟ بۆ خاتری چی؟ بۆ خاتری ئەوەی تۆ نەتوانی یەهودی تەشخیص بەی لە موسڵمان. چۆن لە جەنگی جیهانی دووەما یەهودیان تەشخیصەدا لە مەسیحی وەختێ نەیانەتوانی؟ کاورا ئەڵمانی بوو، ئەڵمانی قسەیە کرد، چەرمە بوو، بۆڕ بوو، چۆن مەشیاویان زانێ یەهودیە؟ تەفتیشیان نەکرد، شەرمگایان تەماشا کرد بزان خەتە نەکریاگە یان نەکریاگە. یەکێ لە ڕێگەکانی ئێمە بوو. ئێمە بە حیاتی ناتوانین تەشخیص بەین کێ لەم سەرزەمینە ئێمە جوولەکەی ئانووسیە، حتا بەم مۆردە بچووکە چون گشتمان سنەت بووین خەتە نەکریاگین. هیچ دەستوری ئەکید لە قورئانیشی لەسەر نییە. تۆ تەکەم مەجموعەیەکی منسەجمە ڕوبەڕوویت کە لە تەمامە ئەرکانە قودرەتە لە تەیە هەزارەهای تاریخی وەزوریان بووکە بە سوورەتە منسەجم. تەمامی ئەم جێگانەی ئەمڕۆ بە ناوە شار لە کوردەوارە تەعریفە کریت و لە ئەسڵا مەئوا و مەسکەنێک بوون ئەمانە دائن یا کۆچیان کردە سەناوی گەورەیان کردەگە. خۆ پس ئێمە لەگرا جوابە مەسەلەی ئەوڵمان داوە یەهودیەت وەختێک بە مەردەمێژن یەهودی حاڵەتە دینی ئەگرێ ئەو جار لە قەومە بەنی ئیسرائیل دەرتێ بعد چەند تاریخە خوێن و بعد سەیرە تەحوڵاتە خوێن و بعد تۆ ئەوێنی ئەم دینە جەهانی ئەوێ و بە زۆر مەردەمەکەن بە یەهودی، بعد تۆ ئەوێنی لە ناوت دڵە ئەمە حەکە ئیسلام تێتە دەرەوە، تۆ ئەوێنی لە ناوت دڵە ئەمە حەکە ئیمپراتۆریەتە ڕۆم تێتە دەرەوە بە ڕەوایەتهای مختەلف تەیر دۆرانهای مختەلف. ڕەوایەت جوولەکە حاکم ئەوێ بە دنیا. تەزاد پێشتێت، مەسائل پێشتێت، ئەمانە دائیمەن حوزوریان هەست بە سوورەتە سیستەماتیک. خب تۆ وەختی ئەم تەدی ئەو جار مراجعەکەی بە داستانێکی تر. پس دەوڵەتە ئێرانی دەوڵەتە ناسیۆنالیستی نییە، دەوڵەتە تورکی دەوڵەتە ناسیۆنالیستی قەومە تورک نییە، قەومێک بە ناوی قەومە تورکمان نییە. کێ نەمانە؟ کێ نەمانە؟ لە کەیەوە زوهوریان کردەگە؟ تۆ وەختی اتفاقات بەڕەسیەکەی ناگاتە 400 ساڵ. ئەم تەوتەئە وا من ئیشارەم پێ کرد. تۆ ناگەهان دوای مەرگە سەلاحەدینە ئەیوبی، دوای لە بینچوونە سلسلەی ئەیوبیان، ئەم جەهانە ئیسلامە لە ڕووی کاغەز شاهدە حزور دوو ئیمپراتوریە هیچ کامیان عەرەب نییەن و هەرتک ئەمانە داعیە دارە سڵتە بە دنیای ئیسلامن. یەکێکیان بە ناو ئیشێ تورکوێ، یەکێکیان بە ناو تورکە سونیوێ، یەکێکیان بە ناو شیعەوێت، شیعەیە ئێرانیوێ، ئیمپراتوریەتە سەفەوی و ئیمپراتوریەتە عوسمانی. ئەم دوو ئیمپراتوریەتە هیچ وەخت یەکتری لەبین ناون، دەسوێتە کە دوژمنە داخلی یەکترین بە ئیستلاح. لەشکرە ئیمپراتوریەتە عوسمانی یێنیچێریە بەکتاشین پەیڕەوانە حاجی وەلی بەکتاشە خوراسانی
وەختی ئەمە ناوێت و سوال بۆ ئێوە پەیناوەن ئێوە چیتان بەسەر هات کە چ تاراجی لە ئێوە کریاگە فکرەکە ئێم داستانانە قابل گفتگو نییە وەلێ وەختی لە ناوی مردما دانیشن وەکو نقڵ و نەوات زەردوشتی بازی و زەرتەشت و ئاڤێستا لە دەمتاندا ئەکەفێ هەروە لە خۆتانەوە ئیستام ئاڤێستا مەحسوڵە کیس مەحسوڵ کیس ئاڤێستا لەکەی وە ئێوازانن ئاڤێستایە مەوجودە زەردەشتێ مەوجودە لەکەی وە ئێوازانن ئەسەن ئەم ئاڤێستا کێ تەرجمەی کردگەسەوە بە زوانە فارسی و لە کوێ تەرجمە کردیاگەسەوە بە کوردی بەم لەهجەی عەشایریە لەکوێ هاتکە فرقەیەک موجودن بەناو پارسیانە بەمبەی تۆ ئالەگراوێنی کەلەمەی پارسی لەکوێ دێت بە ئێرانی ئەدەن ئێران پارسی ئاریاگەنی ئەمانە تەبقە ئەفسانەیەک ئەگەر اشتبانەکە بەناو سەنجان خۆیان منتەسەب ئەکەن بە بازمەندگانە ئەشرافیەتە ئیمپراتوریە ساسانی گنە موجودە هەم داستانەکەیان جەعلە هەم ماهیەت و بنەمای خۆیان جەعلە ئەمانە کێن ئەمانە ئەوەڵین گروهە هندیانە هەمکارانە دەستە نظام ئەستێمارگەرە ئوروپایی لەگەڵ پۆرتوقالیەکان لەگەڵ هۆلەندیەکان لێو دوای لەگەڵ ئینگلیسیەکانن و تەبەقەی ئۆلیگارش و قودرەتمەند ماڵیە پارسیانە هەند دروسەکەن پوور داود ئەوستای لەکێ گرتگە لەمان گرتگە ئەو ئەوستا ئەمانە داعایەکەن هەنی ئەمانەسە هەنی ئەم هندیانەسە وەختی ئێمە وتمان ئەم کوردەوارە ئێمە بەشی کەویرنشینی جەمعیەتە هەندیان تیا کۆچدا بڕی هندیان هاوردایانیەتە زەرفە 180 ساڵ ڕابردوو چی هاوردی کۆمپانیە هەندە شەرقی چی کرد ئەم ئاریایی بازیە کێ کەشفی کرد حەڵقەی ئەتساڵە ئەم ئاریایی بازیە لە هند و دەست پێەکە وەسڵەوێت بە پارسیانە هند بعد ئەمانە میراسخارانە زەردەشتن بعد ئەمانە لە یەک مەسیرە یەهود جەهانیان کنیسە و کلیسایی جەهانیان بۆ فەتح دنیا ئەوجا ڕەوایەتە ئیران باستان بە نمودە ئەمانەتی بۆیە تۆ بە عینوانە کوردەمە قۆپانەکەیتە پێ و شەڵپەی ناو پاتێت و بەحسە ئەهورە مەزداکەی یەک ئاتەشکەدە و یەک زەرتوشتی لەسەر زەمینە کوردەوارانیە ناگەهان تۆ ئەوێنین لە یەزد و کرمانە جەمعیەتێکی 50,000 نەفەری زەردەشتی مەوجودن کە شکشتیان شکڵە هەندیەدەن ڕەش سایزە دەموچاویان ئەمانە زەردەشتین لە وەسەتە ئەو بیاوانە زەردەشتیگەری ماگە لە شاخ و داخەکانە کوردەوار زەردەشتیگەری نەماگە ناوێتۆ سوال بۆیەوە ئەسڵەن تۆ ناڕۆی لادێکان بگەڕێی کناوە لادێکان گشتی ناوە زاراوە عەشیرەییەکانە کە هەن ئومەتە کوردیە گەشتی تۆ ئەمە تەعقیب ناکەی تۆ تەسلیمە کوێ ئەوی تەسلیمە تەسویرێکە ئیستە بۆتیان دروست کردگە تەیە سێ نەسڵە ڕابردوو بۆتیان دروست کردگە بۆی تۆ نازانی یەهود تەوتە ناکا بۆ دنیا یەهود گەرەکێ بەردنیا حکوومەتکە تۆ ناوی ئەنی تەوتە ئەبەر هەلەیە خوات ئیشێ سەرزەمینە تۆ لە تۆ بسێنێ ئیشێ تەوانە مقاومەت لە تۆ بسێنێ ئیشێ تۆ بکاتە بەردەی خۆی ئیشێ تۆ هەڵبخەیت و تۆ هەڵەخەیتەوە بۆ ئیسرائیل تۆ هەر لە خۆت و پەڕۆیەکی ئیسرائیل لەگریتە دەست و حەیتەرانی بۆ ئۆکەی و سرودوە باڵایە ئیژی تو عاشق یەهودیت و وەختە گیانە دەربێ سوێد بێتەوە بۆ یەهودیەت تۆ وە دەسە خۆت ئیژی ترامپ بێ سوارە ملم بووە بێ بووە ئەربابم حازرم بە نۆکەری و کێ ئەم تەبلیغە ئەکاتەوەی حازری بە نۆکەریە ئینگلیس و ئەمریکا وا لە بیرتانە وەختێک جریانە ساڵە 91 بوو 2003 ئەم کوردە بەدبەختەی ئێمە پەرچەمی بریتانیا و ئەمریکا گردەی و تەنکی و مستر بوش عەکسەکانی ماچەکرد ساڵی 2003 وا لە بیرتانە تۆ وەختی ملەتێکت لە سەروەری خست
ملەتێکت کردە حاشیە، ئومەتێکە لە بین برد، کردەتە قەومێکی ئیتنیکی شکست خواردووی نۆکەر کە حازرە ئەربابەکەی بگۆڕێ. تۆ ئیتر فەقر و کەرامەتت لە مردمە نەهێشتە. کێ ئەم کارەی کرد؟ کێ کردی؟ فارس کیس؟ تۆ حەیرەتەکەی بزانی دوو مؤسسەی عەزیمە ماڵیە کە کۆرپۆریشنی ئێرانی دای ئەنێت لەسەری، سێ مؤسسە: شرکەتە بریتیش ئێران پەترۆلیۆم کە استخراج نەفتەکە لە مەسجدە سوڵەیمان، دوو بانکە شاهنشاهی و بانکە استقرازی، یەکێکیان سەر بە ڕووسیە و یەکێکیان سەر بە ئینگلستان، کە بە عنوانە ئەوەڵین نەهاتهایە دەوڵەتە کۆرپۆریشنی جەدید دێن کە ئەساسە حکوومەتە ڕەزاخانی دروست ئەکەن. کێ نەمانە؟ شرکەتە ئەوەڵ بچن تاقیقەن. شرکەتە ئەوەڵە استخراج نەفتە بریتانیا ئێران یەهودی ساحێوێزی. بچن تاقیق بکەن، من لۆلاش توانم ناوەکان دابنێمەوەیەوە. تۆ ئێژی ئێران محلە تەزادە دوو ئیمپراتۆریە ڕووسیە تەزاری و بریتانیا بووگە. دەفرە غەڵەتە کرد، وانییە. بانکە شاهنشاهی ئینگلیسی و بانکە استقرازی ڕووسیە هەردووکیان دوو خانەوادەی یەهود ساحێوینی کە لە یەک سەرچاوەتین. ساحێبانە ئەسڵی ئەم دوو بانکە ناوەکانیان مەوجودە و هەست ئێمە توانین بە عنوانە سەنەد داینین. وەختە تۆ ئێژی ئەمە بنیانە کۆرپۆرێتیە، نەفت استخراجەکەن، بە عنوانە کالای خام ئەیوەن، پوڵی پێدەرتێرن، ئەم سەرمایە پوڵیە تێرن، ئەیخەنە مشتە دانێ ئەحمەق بەناوە ڕەزاخان، پێ ئێژن شا، ئێژن تۆ بڕۆ مەردم ئەجیرکە، مەردەمە برسی بێرە، کۆی بکەرۆ لە دەورە خوات، بێدایک و باوک سەران بکوتە و لەگرا دەوڵەت دروستکە. ئەمە ئێرادەیە لە هیچ کەسێنی. ئەمە من لە دیبێتێکا شارم کرد بە مەسەلەی بە ناوی تاریکخانە، فرامۆشخانە. شعرەکەی حەیران ئەلیشام خوێندەوە، ئەوەی کەوتی: من کوردە ئاشق مەست و خراوم، تووە عەرەوی مەی جواوم. نور حەق لە قەلب من بیان ساوتە، پەیکی ماوەری بورهانە قاوتە. هەرچی من ماو چوون ختمە کەلامن، ڕاوگەی عشقە نەڕاوی حەمامن. نفوزە فرامۆشخانە لە شارەکان و کوردەوارە، فرەمەی سنەری بۆ کێ؟ بۆ تەربیەتکردنە کارمەندانە جەدیدە، دەوڵەتهایە ئینتەرپرایزی، شرکەتا و کۆمپانیهای بازرگانی تەحتەناوە دەوڵەت. حوزورە کەسانێک ئەوێنی لەوێ. ناگەهان تۆ هەر لە کرماشان و مەهاباد و ورمی و تارانە حوزورە تەرەفدارانە کەمالیون ئەوێنی لە شەڕ جەهانی ئەووەڵا. قەیرەتەکەی دێ کەمالیون چ ڕەبتێکی بە کرماشان هەست؟ کەمالیون چ ڕەبتێکی بە تاران هەست؟ ئەمانە کێ پەروەرشی داگن؟ تۆ مەجمەعە ئادەمیەت ئەوێنی. ئەمانە کێن؟ تۆ هەر لە ناوێ مەجمەعە ئادەمیەتە مەلکوم خانەوێنی، تۆ ئاخوندزادە ئەوێنی. ئەمانە کێن؟ ئەمانە تەوسعەدە هەندەگانە تئۆریە ئێرانیەتن. پس ئەو وەختی تێت بە کۆمپانیەکانی وتیت و بە فرامەیسۆنەریەوە تێ. فرامەیسۆنەری کارمەندان و کۆرپۆریشن و بنگات بۆ تەربیەتەکە. کۆمپانیەکان تێن کە هەزینەی دروستکردنە ئەم ئینتەرپرایزە بەناوە ئێران و تورکیە و عێراق و ئەوانە لە دڵ زەمینە دەربێرن. و زەمینەیە ئیقتیدارە جیهانی خۆیان فراهم بکەن. تۆ لەگرا ئەوێنیت ناگەهان سەرزەمینە کوردەوار لە بینەچێ. ناگەهان کورد تەبدیل ئەوێ بە مەفهومە ئیتنیکی قەومی. ئەم زوانە من قسەی پێکەم پێژن کوردی، ئەم زوانە نەکوردیە. ئەم زوانە دەربەهترین حاڵەت گۆرانیە کە من محاولەکەم گۆرانی قسە بکەم بە مستەڵەحاتێکە بەکاریەوە.
بەڵام تۆ زاراوی جافیت هەست، تۆ هەورامیت هەست، تۆ کەلهۆڕیت هەست، تۆ جافی ئەردەڵانە هەست، تۆ موکریانیت هەست، تۆ بابانیت هەست، تۆ بەحدینیت هەست، تۆ لۆڕیت هەست، تۆ لە ڕوخوارت هەست، لە ڕەسەرت هەست، تۆ گیلەکیت هەست، تۆ مازەنیت هەست، تۆ بەلوچیت هەست، تۆ تالشیت هەست. ئەمانە زوانە عەشیرەیی مەردە من گشتی شێڕیشە یەکێکە، گشتی لە یەک حاڵێوێ بە هەندێک تەفاوتۆ، بەڵام کە ئەگاتە سەر کتابەت بچوو بابا تاهر بخوێنەوە، بچوو ئەحمەدە خانی و مەموزین بخوێنەوە، لێی تێگەی ئەوەی سەوادی پێ لێی تێگا، چون وەختێشێتە واتێ ئینتزاع و تەفەکر زوان تەخەسوسیە بێ. خەڵکێکە کوردی کە گۆرانی نەزانێ لە نالی تێناگا، ئەسڵم تێناگا، لە مەحوی تێناگا، بۆیە مردمە ئێمە کە دوای 100 ساڵ نابوودی و زوانیان کە لە بینەچێ و گەرێکیانە مەفهومە قەومی ئتنیکیان پێبن لە نالی تێناگەن، شەیەکی بێت تەرجمەی بکاتەوە. بعد تۆ لەگرا بۆیە تۆ لە دەبێتەکانی ئێژی بۆچی هەژارە موکریانی تێن لە بەشێک لەم کوردەوارە لە منتەقەی موکریان و کەمتر تەوسعی پەیا کردگە ئێژن ئەگرا کوردستانە. تەمامە ئەم کوردەوارە لە بینەوەن ئێژن ئەگرا کوردستانە. ناگە هەندانێکە بوو پەیاوێ بەناوە هێمن، یەکێکە بوو پەیاوێ بەناوە هەژار. هێمن کێس؟ هێمن کەسێکە کە ئەوەڵین مەجەلە لە زمانە جمهوری ئیسلامیە تەوەسوتە ئەسفەندیارە ڕەحیم مەشائی ماهنامەیە سەروە چاپەکە بۆ چاپیەکە، بۆ خاتری ئەوەی تۆ بزانی لەگرا قەومێکی ئیتنیکی بە ناوی کورد مەوجودە. زوانە ئەم قەومە موکریانی و بەم زوانە هێژن کوردی. تەبعاتە ئەمە ئەوە بوو تۆ گەرەکت بوو قسە بکەی کاورای کوردی پاڕا و قسە بکە. ئەی کاکە من خەریکم کوردی قسە بکە، من خەریکم بە زوانم ئێڵ و عەشیرەکەی خۆم قسەکەم کە ئەچێتە سەر بەحسی جدی، بەحسی سیاسی، بەحسی فەلسەفی، بەحسی ئیجتماعی، ئەو جار من بە گۆرانی قسەکەم چون مستەڵەحاتی دنیای ئینتزاع بەکارەوەم. وایە تۆ گۆرانی بعد تۆ کی بۆچی ئەمانە زوانە موکریانیەکەنە زوانە کوردی و پێژن کوردی؟ بۆ خاتریەوەی مەجال بوو دەرهاتنی زوانێ بە ناوی فارسی دروستکەن، بۆ خاتریەوەی مەجال دروستکەن زوانێ بە ناوی فارسی دروست بێت تا ملەتێ بە ناوی فارسی پێ تعریف بکەنەوە. لەگرا خیانەتە گەورەکە تۆ بۆ دەرەکەوێ، حەجمەکە تۆ نافەهمی. تۆ بڕۆتی توێژی بڕاستی و ئیلام کوردستانە، تۆ کێ چ کارەی بێژی ئیلام کوردەوار هەسیانە؟ ئێمە ئومەتە کوردین، حتا کەنارەکانی عەمان سەرزەمینە کوردەوارە. کوردیەت مەفهومە ئینتزاعیە، مەفهومە ئیتنیکی قەومی نییە. خۆ مشتی هندی زادێ بێوەتەن مشتی جوولەکەی جەهانی تەماعیان کردگەسە سەرزەمین و وجودە ئێمە بیخوەن. بعد مشتی بێسەواد تحت ناو فارغ التحصیلانە دانشگا هاتگرە دەرەوە. کابرا ئەگەر بێت قسەی من قبول بکات سەوادی تاریخیەکەی یەکتمن ناژی، کەس قەرانێکی پێنادا. دێکاورا چووگە 18 ساڵ دەرسی خوێندگە دکتۆرای تاریخ بگرێ پەدەر سووقدە. معلومە بۆ تۆ دانیشی باس و کوورشە کات و ئەمانە، بەڵام هیچ وەخت نایێت پێت بێژێ کێ کوورشی اختراع کرد، بۆ اختراعی کرد، کارکردە کوورش چییە؟ بۆ خاتری ئەوەی ئیسرائیل بێتۆ یەهود بێتۆ مەفهومە دینی و بتوانێ قەبارەی جەهانی بترەکێنی و بعد بێژێ تەمامی دنیا مستەخدمینە منن بەرەوەی کە من حاکم ببم بەم دنیا. بۆیە ئەو کارەکە جا ئیستە داستانەتر. بۆچی ئەوەڵین کۆرپۆریشنە منتەقە کە دروستی ئەکەن دەوڵەتە ئێرانیە؟
بۆ ئێوە هەچوەخ نافەهمن کە ئۆلیگارشیە پارسی ئۆلیگارشی یەهود یەکێکن وەندەک یەکتریە. بۆ ئێوە هیچوەخ ناتوانن دەرک بکەن تۆ وەختی ئستعمارە بریتانیات هەست ئستعمارە ئێرانیشت هەست. ئەم کۆرپۆریشنە ئەم ئینترپرایزە خەریکە ئستعمار ئەکا. ئەوەی لە تاران تحت ناوە دەوڵەتە جمهوری ئیسلامی دەوڵەتە پەهلەوی دانیشتکە باوکە خەڵکە ئەسفەهانی دەراورد، کردنیە فاحشە، کردنیە نادروست، کردنیە شیعە، کردنیە بیگشەرەف فاسد، نابودی کردن، نابودی کردن. ولی تۆ فکر ئەەکەی کاورە حاڵی فرە خاسەویش فکرەکە ئەربابە تۆس، ولی ئەو خەریکی لەش فرۆشیکردنە لە مالزی و لە تاران و خەریکە وەزە غارەت بووگە وجودی غارەت بووگە بێهۆڤیەت بێهۆڤیەت بێشەناسنامە بێشەناسنامە بێ حافزەی تاریخی هیچ حافزەی تاریخێکی لەخۆی نییە. خۆ ئاغای یەهود دینە شیعە دروست ئەکا، شیعە دینە، شیعە مەزهەب نییە، ئیسلام نییە، شیعە دینە. ئەها ئیستا هەرچی فەرقەس بەناوە یارستان و بەکتاشی و کاکەئی ئەها ئیستا گشتی خەریکە ئەوەی تۆ شیعە، ئەها ئیستا دەمامەک لادەن گشتیانەوە شیعە، یەک فوی پیا خوێن لە شیعەی غوڵات دەرتێنەوە شیعەی دوانزە ئیمامی، یەکسەراوە شیعەی وڵایەتە فەقیهی شیعەی ئێرانی. دینە سیاسیە. ئیستا ئەزانی ئاپۆ کشی دروستی کردەگە بۆ وا لە ئەوێ بچۆ بزانی بەکتاشیەکان چکارە بووگن تەکە یەهودیە دۆنمیەکانە و نەقشە ئەم فەرەقەت چێ لە ناو جامعە دروستەکرێ. خەریکن چیەکەن کە لە ئاخر و گشتیان ئەڕۆنە سراغە یەهودیەت، گشتیان ئامادەمان ئەکەن کە ئەربابە یەهودی تەباتم لە سەرمان، لە بێ ئێرادە بێ ئێرادەین، لە فاسد فاسدین، لە پوڵپەرست پوڵپەرستین، لە بێ ئەخلاق بێ ئەخلاق بووگین، لە قدرەتە مقاومەتمان نەماگە، گشتیشمان ئیلتماس ئەکەین بێ تەجاوزمان پێ بکە، بێ بیکە بێ بۆ ئەربابمان بێ سوارە ملمان بووە، ئیلتماس ئەکەین. من مەتنێکی کۆتاتان بۆ خوێنمەوە. مەتنێکی کۆتاتان بۆ خوێنمەوە. عەبدوڵڵا شاهبازی لە مقەدمەی کتێوەکەی خۆیان ئاوا بەحسەکە. نەوەی کە ئێمە دیسانەوە سفارشەکەم بە یاران ڕاپەڕێن ئێوار کتێوەکە خوێندنەوە بە عنوانە وحی منزل ناوێتە باشای بکەن وەختی ئەگاتە سەر دەیتاکان بنێنە کەنار یەکتری. پارسیان یەک ئەقەلیەتە کوچەکە قەومی ساکنە غەربە شبه قارەیە هەندەند. آنان طبق یک اسطوره منظوم که در صده‌های اخیر پرداخت شده است، یعنی دروست کریاگه صده‌های اخیر یعنی او 200 سال 300 سال اخیر ام اسطوره انا با دروست کریاگه به نام قصه سنجان خود را بقایای گروهی از اشراف و موبدان ساسانی می دانند که در پی حمله اعراب به ایران به سرزمین کنونی گجرات پناه بردند. در جلد 4 درباره این اسطوره توضیح خواهم داد و به نتیجه پژوهش خود دال بر جعلی بودن آن و نیز مردود بودن پیشینه ایرانی طایفه فوق به تفصیل عرض خواهم کرد. با تهاجم پرتغالی ها
به شرق از اوایل سده 16 میلادی میان سران این طایفه و کارگزاران دربار پرتغال و کانونهای یهودی مارانوی زینف در تکاپوی فوق پیوندی استوار پدید می آید. اروپاییان به واسطه بومی نیاز داشتند و به دلایلی که توضیح خواهم داد در غرب هند پارسیان را مناسب ترین دلالان و کارگزاران بومی برای پیش برد کار خود یافتند. در این فرایند در میان پارسیان گروهی از واسطه‌های بومی کمپرادورها شکل گرفت که طی سده‌های پسین با هلندی‌ها و انگلیسی‌ها و سایر کانون‌های استعمار غرب پیوندی روسافزون و استوار یافت. این فرایندی است که در سده 19 در دوران اقتدار امپراتوری مستعمراتی بریتانیا به اوج خود رسید و منجر به پیدایش یک گروه منسجم بسیار ثروتمند و مقتدر پارسی در هند و منطقه شد. منظور از اولیگارشی پارسی این پدیده است: رابطه این اولیگارشی با اعضای جامعه پارسی مشابه رابطه اولیگارشی یهود با سایر یهودیان است. این کانون چنان که خواهیم دید از اواخر صفویه در تحولات ایران مؤثر بود و به ویژه از دوران تکاپوی منگجی لیمجی هاتریا در ایران که 1854 تا 1890 که مصادف با بخش مهمی از دوران ناصری است. جایگاه بسیار مؤثر در فرایندهای سیاسی و فرهنگی و اقتصادی جامعه ایرانی یافت. سر اردشیر ایدلجی ریپورتر و پسر او سر شاهپور ریپورتر این تکاپو را در دوران متأخر قاجار و دوران پهلوی تداوم بخشیدند. این نقش به زعم اهمیت بنیادین در تبیین تحولات تاریخ معاصر ایران تا کنون ناشناخته مانده و این نخستین پژوهشی است که درباره آن عرضه می شود. به دلیل پیوند زرسالاران یهود و پارسی با دو گروه دینی فوق برای پیشگیری از هر گونه سوء تفاهم محتمل تأکید می کنم که نگارنده هیچ گونه پیش داوری ضد یهودی و ضد پارسی ندارد. غرض عرضه نتایج پژوهشی است که به گمان این جانب جایگاهی اساسی در تبیین تحولات تاریخ معاصر ایران دارد و بدون آن نمیتوان به تصویری روشن و واقع گرایانه از فرایند بغرنج تطور جامعه ایرانی در دوران معاصر رسید. محقق تاریخ معاصر باید از چنان شهامت علمی برخوردار باشد که واقعیات تاریخی را جسورانه و بدون هراس از تهمت‌ها و خصومت‌ها بیان دارد. این عرصه پرمخاطره است، زیرا تاریخ معاصر در واقع زندگی امروز ماست و کانون‌های مؤثر در آن حضوری بالفعل دارند. توجه کرد؟ یعنی وقتی دانه بچک حزبی تخم پکاکایی تخم یکیتی و پارتی آورید لتو او مستخدمین دولت ایرانی کورپوریشن ایرانیه او امتداد همان توطئه نابودی انسان و کردیه وقتی آورید لتو
وەختی دانەیە تحت ناوە ئەکادمیسیەن و دانشگاهی ئیگنۆرت ئەکا یا ئەوە ڕێلێت ئەوە مەئمورە و کارە بکە. یەک نەفەر نایە جواباتۆ بێژێ ئەم ئیمپراتوریە یەک لە دوای یەکانە مستەراوەکانیان کووە نەماوجودە. ئەم ئیمپراتوریەتە سەفەویە موسەلاکانی کووە نەماوجودە. یەک نەفەر نایە جواباتۆ گشتی هەڕاکا بۆ ساحرای کەربەلا، گشتی ڕوات ئاوێزانە بەیزەکانە کوورش و داوی و شەوێت. ئێستا تۆ ئەزانی ناسر ڕەزازی کێ ئەی هەنێرێتە تەلەڤیزیۆن بێژێ سەلاحەدین محاکمەکەن، ئێمە دینەمان عەلەوی و کاکەئی بووگە سەلاحەدین ئێمەی کردگەسە موسڵمان. یەکێکیش نییە بێژێت عەلەویگەری لەسەر زاتە خاوەنکارە عەلی وێسیاگە، عەلەویگەری متەئەخرە لە ئیسلامە، ئیشێ ئەوەڵدەفە ئیسلام هاتوێت بعد تۆ فرقەت لێ داوێت. تۆ کێ مەئمورتی کردگەم قسانە بکەی؟ کێ تری بوو نەنێتە اختیارە تۆ ئەم قسانەکەی؟ ئێستا من وەختی حەڵقەی ئیتیسالە پارسیانتان پێ معرەفی یەکەم، ئەمانەی کە لێو دوا کۆرپۆرێشنە ئێرانی دروست ئەکەن و تۆ فکرەکەی ئەمانە فارسن مەوجودن نەم تاریخە بووگن، سەرزەمینە کوردەواریان تاڵان کرد، دەنا حتا دەماغەکانە دەریایە ئەمان هەنە ئێمەس. تۆ تازە ئەفەهمی دەوڵەتە ئێرانی چه کارەس، دەوڵەتە یەهود ساختەس، ئیسرائیل دەوڵەتە قەومیە، ئێران دەوڵەتە یەهودە هاڕیدە. ئەو ئیسرائیلە دەوڵەتە قەومیە کەس وا تۆ ئەیوێنیت؟ دەوڵەتە ئێرانی بە دینە سیاسیە شیعەیە کابالایی، ئەم ئانوسیانە، ئەم جوولەکە ئانوسیانە، ئەمانە دەوڵەتە یەهودین هاڕیدانە. بۆی تۆ ئاشوخ ناوێن وڵاتە متحدەی ئەمریکا پەلاماری بە تۆ تەحریمەکرێ، عەلی خامنەی تەحریمەکرێ، نانی نییە، تەبەقەی ئۆلیگارشە ئێران نانیان نییە بیخۆن. کێ نانی نییە بیخوا؟ باوکە تۆ نانی نییە بیخوات. تۆ ئەخلاقە لە دەستداگە، تۆ بۆ پوڵم ڕۆ هەر کارێکەکەی چون نان نییە بیخۆی، حازری بە جاسووسی، حازری بە خۆفرۆشی، حازری بە تەنفرۆشی، حازری بە کۆڵبەری، تۆی وا پێکرد سپێداخەی، فاسدی کرد سپێداخەی. ئێستا من تیکەیەکی تر ئەخوێنمەوە. ژێ در بررسی تاریخ تکوین دنیای جدید غرب غفلت از نقش آن کانونهای مشخص که زمام سیاسی و اقتصادی این فرایند را به دست داشته‌اند قطعاً گمراه کننده تر است تا نادیده گرفتن بسیاری از عوامل دیگر. آیا به راستی تمدن جدید غرب نشست بی آنکه مدیران و سرمایه گذاران اصلی این تکاپو و منشأ سرمایه و اهداف آنان را شناخت؟ و به راستی آیا بدون سیلان ثروتی که از طریق تاراج ماوراءالبحار به محدوده‌های کوچکی از قاره اروپا سرازیر شد چنین شکوفایی در دانش و فن و اندیشه امکان پذیر بود؟ ما ایرانیان از رنسانس بسیار می‌دانیم، ولی خاندان مدیچی
و سایر کانونهای سیاسی و تجاری و مالی اروپای آن عصر، یعنی جاعلان و حاملان فرهنگ رنسانس، را کمتر می‌شناسیم. این رشته سر دراز دارد و از تاریخ 500 اخیر نمونه‌های فراوان میتوان ذکر کرد. ما آلفرد نوبل، بنیانگذار جایزه نوبل، را خوب میشناسیم، ولی کمتر میدانیم چاهای نفت که خانواده نوبل مالکان منابع نفت بادکوبه، یعنی باکو پایتخت آذربایجان امرو، بادکوبه بودند، در انزلی و رشت دفتر داشتند و سپس چاهای نفت خود را به روثشایلد ها فروختند. این میراث سپس به سر مارکوس ساموئل لورد برستد، زرسالار نامدار یهودی و بنیانگذار و اولین رئیس مجتمع نفتی رویال داچ شل، انتقال یافت. گاگیل میلما مارکونی را به عنوان مخترع تلگراف بیسیم میشناسیم، ولی از گاتفری اسحاق یا ایزاک یهودی، رئیس کمپانی مارکونی، تاریخ این مجتمع انگلیسی آمریکایی، پیوند آن با فرایندهای آشکار و پنهان سیاسی و وضع امروزین آن هیچ نمیدانیم. گویا پدیده مارکونی تنها یک چهره دارد و آن مارکونی دانشمند و مخترع است و نیز نمیدانیم که برادر این گاتفری اسحاق به نام سر رفوس اسحاق لورد ریدینگ، نایب السلطنه هند، در زمان کودتای 1299، آغاز سلطنت رضاخانی، آغاز دروست کردن دولت پهلوی، در کنار سر فیلیپ ساسون، وینستون چرچیل و ادموند مونتاگ از عوامل اصلی صعود رضاخان به قدرت در دولت بریتانیا بود. این شناخت یکسویه امروز نیز ادامه دارد. ما سر ایزا برلین را خوب میشناسیم و با شور و اشتیاق آثار او را به فارسی ترجمه میکنیم یا میخوانیم، ولی نمیدانیم که این اندیشه پرداز نامدار یهودی معاصر، داماد خاندان گوئزبرگ و دوست لورد ویکتور روثشایلد بود. گوئزبرگ ها از اعضای برجسته اولیگارشی یهود مستقر در روسیه تزاری، از بانکداران درجه اول این سرزمین، خویشاوند دو خاندان زرسالار ساسون و هرش و شریک یاکوب پولیاکوف بودند و نیز نمیدانیم که ساسون‌های یهودی از مالکین اصلی بانک شاهنشاهی ایران و انگلیس و پولیاکوف‌های یهودی مالکین بانک استقراضی ایران و روسیه بود. یعنی این دو بانک نامدار که در تاریخ نگاری رسمی ما دو نهاد متعارض و نمادی از ستیز دو قدرت استعماری انگلیس و روسیه در ایران وانمود می‌گردند، هر دو به یک کانون تعلق داشتند. آنچه که من با او بحث میکرد اثبات یک مقوله بو. اما ملتك من بناو ملت فارس نیه، اما امتی که کردی من هست. کردیت مفهوم انتزاعیه و اما توضیح من داگه.
و زیاتریش ئەیکەینەوە. ئێمە زوانێ بە ناوی زوانە کوردیمان نییە. تۆ بە زاراوی دایکە خۆت قسە ئەەکەی، جافی بابانیت موکریانیت بادینیت لۆڕی بەلوچی گیلەکیت مازەنیت. ئێمە زوانە کوردیمان نییە. ئەم کەلەماتە فاسدە جوولەکە خسکێسێ دەمەوە بە تەریق ئاموزش و پەروەرش و دانشگا و کۆرپۆرێشنە ئێرانی. ئەم ملی کەلەمەی جوولەکەس خوانندەیە ملی، خۆراکە ملی، موسیقیە ملی. ئەمە سەرزەمین و کوردەوارە ئێمە نەبووگە نییە. ئێمە لە بەرامبەرە دەوڵەت و ئێرادەی ملەتە فارسان نەبێ سیاگین. ئێمە لە بەرامبەری مشتێک تاڵەنکەران بەشەریەت وێ سیاگین بەناو ساحبانە کۆمپانی و کارگەرەکانیان. ئەمانەی تۆ بەناوە نخبە ناوی ئەوەی نەهاتهای پەروەرشە کارمەندان و تەبەقەی ئۆلیگارشە حاکمە نظامە سوڵتەی جەهانین بەرەو تەشکیل دەوڵەت جودۆ کریستیانیتیە جەهانی وە سوڵتەی ئەمانە بەسەر تەمامە کوڕی زەمینن. فەسادێکە جامعی جەهانی ئەگرێت لە بینچوونە ئێرادە و خانەوادە قەوام بۆ خاتری وەسە تۆ دەستەمۆ بوویت تا بتوانێ حکوومەتە بەسەرا بکە. لە هەرچی دەروازە زورو دەکا، زەهنیەتت ئەگۆڕی، دەستکاریت ئەکا، وەسوەسە ئەخاتە گیانت، شەهوەت ئەخاتە گیانت، تەوەهم و وەهم ئەخاتە گیانت، جەعلەکە درۆ ئەخاتە گیانت، ڕووی سەخت نیشانەدا، ڕووی نەرم نیشانەدا. لە ناوە دەروونە خۆت و هەزاران هەزار دوژمنت بۆ دروسەکە، هەزاران ڕەوایەت و ئینشقاقت تێخە، وات پێیەکە تا خاس خۆشەتەکە ئامادەی تەجاوزە دائمی ئەوی و بۆ هەتایە فرامۆشەکەی کتۆکەی. وایان بە ئێمە کێ ئەهاتە ئەیوە دەمە دەوڵەتە ئێرانی دەوڵەتە ناسیۆنالیستیە ما ملەتە فارسمان هەست کێ بوو؟ کۆمەڵە دموکرات یەکێتی پارتی بەقەکە ئەمانە بوون. کێ بوون؟ فعالین جامعی مەدەنی، ئەساتید دانشگا، معلمین. ئەمانە بوون هاتن ئەمانیانە وت تۆ ئێمە ئێرانین. ئێران کێس؟ ئێرانی بوون یعنی چی؟ تۆ لە کێوە ئاتکیتە دەرەوە؟ جواب نادا. دێ تۆ بۆ ئەوکو غەریبە تەماشای سەرزەمینە خۆت دەکەی. چۆن نێژی تاران هەنە کەسێکی تران؟ نام سەرزەمینە ئێمە دزیاگە. وەکو کاورا هاتوێت زەویەکی تەسەڕف کردوێت یا ماڵێکی دروست کردوێت. زەمین هێنە منە. چۆ چواردانە کارگەریشی هاوردوێت قاتی جەمعیەتە خانەوادەی منی کردوێ. زەمین هێنە منە، مالکیەتە زانە منە. تۆ کۆمپانیەکە دانی ئەمە ڕاماڵی ئێمە فاسد کەی بۆی تۆ فکرەکەی عەلی خامنەی نافەهمێ کە ئیشتباکە اقتصاد وەرشکستە مردم برسیە خەریکە نابوو دەوێنە. عەلی خامنەی هاتکە تۆ نابود کا تۆ فاسد کا تۆ قەحبە کا تۆ جندەکە ئەو هاتکە وابکە بە تۆ. سپا پاسدارانە دەوڵەتە جوولەکەی ئانووسی پێ ئەخاتە هەرکوێ ئەم خاوەرەمیانە جندگی و فەساد و مەوادە مخەدر بێدا دەکا. بۆ مەگە بریتانیا لە شەڕە تریاک چی کرد بە هێند بە بەچین؟ چی پێکرد؟ کشتی معتاد کردن. تۆ وەختی بوویتە جندە غرورێکت نییە بشکێت. تۆ وەختی بوویتە معتاد ئێرادەیەکت نییە مەقاومەت بکەی، غرورێکت نامێنێ. وەکارە لەسەرەکە تحتەناوە لزەت بووە. ئەو لزەت بۆ خۆشت بوو بڕۆ سەکسکە. براکەم بڕۆ سەکسکە وەلێمە وەرە جندە سەکس بکە. ڕەفیق کوڕەکەی بڕۆ بیگرە، ڕەفیق کەنجکێکی بڕۆ بیگرە وەلێمە وەرە جندە وەرە قەحبە باز. چون دێودایەتر حەجی بۆت مهم نییە ئیتر، حەج غرورێکت نییە ئیتر نێزت. بعدیت ناتوانێت لە خۆت دفاعکەی چ پرسی لە مناڵات دفاعێکە نەماگە بیکەی. هەزا ئەمانە مهمن. وەختی ئێمە ژینە ئەمە کۆرپۆرێشنە جوولەکەی ئانووسی دەوڵەتە جوولەکەی ئانووسی ئێرانیە یاڵەتە متحدەیە ئەمریکا
ئێران شەریکێسی مەولودە خۆیانە کۆرپۆرێشن ئێرانی مەولودە پارسیانە هەند جوولەکەکان ئەوروپا و جوولەکەی جەهانیە ئیسرائیل حیچ نییە ئیسرائیل نەمادێکە لە قەومە ئیسرائیل دەوڵەتە جیهانیەکەی کۆرپۆرێشن ئێرانیە دەوڵەتە یەهودیەکەی کۆرپۆرێشن ئێرانیە ئەهەمیەتە دەوڵەتە ئێران ئەوێنی ئێستا ئەوێنی بۆچی تۆ سەرقنە هەر تاریخێکەکەی تۆ بەحسە چییە بەحسە پەرشیاس لە هێگلۆ دای بخە لەم لاوە بڕۆ دای بخە تا نامەکانە ئێرانیە مۆنتسکیۆ دەسی بۆ بووە بەحسە پەرشیاس تەمەدونێ لە تە کاغەزێکی لێ نەماگەسۆ نیسی تۆ حەجوەک لە خۆتە نەپرسی جوولەکە وەختێ بە تەواوی دنیا پەراکەندە وا لە یەمەن وا لە عەرەبستان وا لە عێراق وا لە کوردەوار وا لە ئەم کوردەواری ئێمە لە ناوی جافا هەست هەورانیا هەست لە ناوی گشتیا بووکە زوانی گشتمان نەزانێت زوانی ئەڵمانی زانێ ڕووسی زانێ ئوکراینی زانێ لە هەستانی زانێ ئەی زانێت تەکیا زندگی کردگە هەزاران ساڵە لە من و تۆ باشتر ئێماناسێ ئەزانێ چەنێک چۆن بێ ئێرادەمانکە چۆن فاسدمانکە چۆن وەهممان پێبا چۆن تەوەهممان پێبا ئەو تەوراتێکی واوە دەسۆ بڕۆ بیخوێنۆ تەوراتە دەسە ئەو سەنەدە مالکیەتە بەرتەواوە خاوەرمیانەیە قەوم ئیسرائیلە داوای ئیشتیەکە سەنەد 400 ساڵم تەوراتیانە دروست کردگەن 400 ساڵە سەنەدی داگە پێیان یەهوە تەواوی ئەو سەرزەمینەی داگە پێیان کە کوردەواری ئێمەس داگە پێیان تۆ هەڵخەرەوە دەوڵەتە ئیسرائیل خۆ هەڵخەرەوەی تۆ بڕۆ بۆرە زەردەشتی نەزانی لەکوێ ئەمە زۆر دەشت بووگین چۆن تۆ زەردەشت بووگی دەی نازانی حەزی پێکە خۆشی تێ تکراری بۆ کڕۆ پیمپلۆقمان پێویژە زەردەشتی خاصە حەزی پێکە خۆشی تێ ناسرە ڕۆزازیەکی زەردەشتی خاصە حەزی پێکە ئەمانە کێن ئەمانە کەسانێک کرد کە بەناوە دۆستانە کورد و مەحبوبانە کورد تەلەڤیزیۆن و تریبونوان لە اختیاریانە نەقشانە مەسەلە زەردەشتی شنێکیس هەنە پارسیانە هەندە اختراع ئەوانە مشتی هەندی پۆفیوزە هاوکارە جوولەکەی جەهانی و دەوڵەتە فەخیمەیە بریتانیان بۆ حەپەلوشکردنە کورەی زەمین تۆ وەختی بێخەبەر ویت ئەوەی تۆ پێشی جوولەکەی بانەی و سنەی و کرماشانی ڕانیەی و ڕواندزی دیاربەکری و عەفرینی ئەو خەریک و تەمامە داستانەکانت و چیرۆکەکانت و پەندەپێشینیەکانت بە زوانە تۆ ئەیدزی و ئەی کردە عیبری و ئەی کردە زوانە تورکیە یەدیش و ئەی کردە زوانە فارسیە یەدیش ئەی کردە زەخایرە ئەدەبی بۆ ئەوانە و ئەی کردە شناسنامە بۆ ئەوانە و تۆ نەتەزانی ئەمە جوولەکەس ئەمە مردمێکی سیاسین میلەتێکی سیاسین کۆریان گرتەگەم دنیا بگرن و بە تاقەتەوەی گرن تۆ فکرەکەیمانە نۆخبەی دنیان ئەم گشتە دانشمەندانە مختلفیانە هەست تۆ لە پشت ئەمانە کەس نابینی کامە سروەتوا لە پشت ئەمانەی ئەم گشتە فیلسوفەمانە دەنە دەرۆ هەروە ئەکرێ لە ژێرە ئاگرۆ بێتە دەرۆ هەروە لە خۆیوە هەروە لە تاریخ و لە فەلسەفە لە اقتصاد ئەمانە کێن ئەکسەرەن جوولەکەن ئەمانە عاشق بەشەریەتن کێ ئەمانە پەروەردەکە کێ دەستی ئەمانە گەێنێت بە ئەکسفۆرد و بە هاوارد و بە مەدارەجە باڵایەک شوەرهای غەربی و ئەبن بە سەرچاو بە فیلسوف و بە مۆخە بەشەریەت و نەزەریە پەردازە ئازادی و نەزەریە پەردازە کێن ئەمانە کێ گەورەی کردن هەروە لە خۆیان هاتنە دەرەوە لەم خاکە هاتنە دەرەوە هەروە بێمکاناتە ماڵی بێڕاند بێتری بوون بێ گەورەکردن ناو تۆ دانەیە کە تەستی هەڵدریاگێکی هەم جنسباز بە ناوە نەواڵ نوح حەراری بێ بچۆ هێن تۆ ڕەهاتێ ژێم هەتیوە گەیە چون سیستەمە جوولەکەی وا لە پشتا بێ بچۆ پڕفرۆشترین کتێبە تاریخە قڕنە 21 موزادە
بانگەکەن بعنوانە فیلسوف و فیلسوف نەماگەم هەتیوە بانگەکەن و نەزەراتی لێپرسن کەچی کە بەرنامەکانە ئایندەیە یەهود جەهانی دەوڵەتە جودۆ کریستیان تێماغەڵی کاتەرای زێنی ئێمە هەروە لە خۆی بەوجود تێدانێ لە ئیسرائیل و تل ئەڤیڤۆ ئەچێتە دانشگای ئاکسفۆرد هەم جنس گەراج تویشی هەست کتاوی لە نووسی ملیۆن جلدی لێ ئەفرۆشێت هەروە لە خۆیەوە متفاقا کە کاورا فرە باسەوادە مەتن نییە لەوە مهمتری تر وەختە تۆ ئەمە اتفاقاتانە نەزانی ئەمە اتفاقاتانە نەزانی چۆن مبارزە بکەی نازانی چی ئەتخەڵەتێنی نازانی زەهنیەت سازی یعنی چی نازانی تەقەلوب بە چ دەردێگەخوا تۆ نازانی دوژمن کەس تۆ نازانی دێو جامە یعنی چی تۆ نازانی دەمامەک یعنی چی تۆ نازانی کاورات کە چیت بوات نازانی تۆ نازانی ئەم پێکەنینە ئەمڕۆیکە لە ئایندا چیت بۆ دروستەکە تۆ نازانی ئەم سکەتەڵا ئەمڕۆ پێتی ئەدەن بێ هیچ ئایندەیشە چۆن تاوانی بیتەوە تۆ نازانی تۆ لە خۆت و چۆن بووی تۆ شەیدای ئیسرائیل و یەهود کێ خەریکە تەبلیغ ئیسرائیلیات و یەهودی و شیعەبازی ئەکا کێ خەریکە ئیکا ناوێتە سوال بۆ ئێوە چون بمباران ئەکرێن ئێوە دقیقە و سانیە بمبارانتان ئەکەن لە پیمپ فەرهاد و گرتگە تا ناسرە ڕەزازی تا ئاریان تیڤی تا سرود زاگرۆس تا پاپاگە تا فعال جامعەی مەدەنی تا تەئاتر تا سینەما تا جلسات مختلف و کارگاه‌های مختلف و بەرنامەها و ڕیکلام و سریاڵە تورکی و سریاڵە ئێرانی و ئاوا نابوو دەویت ئەوە لە ئێرادەی سەروەری نایەوە مردمە نەماکە گشتی فەرامۆشی کردگە کێس کوڕە کێس گشتی فەرامۆشی کردگە مالەکانم سەرزەمینەسەر گشتی فەرامۆشی کردگە و تەعینەکە دنیا چه شەکلیە نەتیگەران تەعمینی تعریفی بۆ بکەنە دنیا چه شەکلیە علم بەچی ئەم علمە مەحسوور بووگەم بەشەرە بە تەکنۆلۆژی ڕابتی بە علمۆنی تەکنۆلۆژی فکرەکە هەر جوولەیەکەیەکی تێ هەڵدریا قسەی کرد وحی نازلە ڕاستیش خاسێژی دروسێژی ئەو ئەربابەیەشێ بۆچی تۆ لۆکەری نەویت ئەو زەخسەختی کێشاگە بێتە ئەرباب تۆتەئی کردگە فکری کردگە دەسیسەی کردگە اتفاقاتە تاریخی کۆمەکی کردگە دەرسی گرتکە لە شکستەکانی سەلاحەدین ئەیوبی وەختی باوکی ساحەوی دەرتێرێ دەوڵەتە فاتمیە جوولەکەی بۆ ئەخات دەوڵەتە جودۆ کریستیانیتیە ئەو شەلیمی بۆ ئەخات ئەفەهمێت کێشە عنسوورە کوردیەت لە بین وات مشکلی بۆ دروستەکە مشکلی بۆ دروستەکە ئەوانەی کە بەسەرم کشوەرە عەرەبیانە حاکەمن دەوڵەتە عەرەبین بەرخاستە لە ئێرادەیە ناسیۆنالیستی ومەتە عەرەبین نەخێر مشتی فاسدین تربیەت یافتەی مەکاتبە فریماسەنری و تاریکخانەکانن کە کارمەندانە کۆرپۆریشنە و نظامە سڵتەی جەهانین و ئینتەرپرایزی خەریکن بۆیان ئیدارەکەن ئینتەرپرایزە مەسر ئینتەرپرایزە عەرەبستانە سعودی ئینتەرپرایزە عێراق کۆرپۆریشنە عێراق کۆرپۆریشنە تورکیە کۆرپۆریشنە تونس ئەلجەزایر ئەمانە ئومەتە عەرەبی نین ئەمانە بەرخاستە لە ئێرادەیە ئومەی عەرەبی بۆیە تۆ ئەوێنی نامێنێتی هێنا ئیستا تۆ ئەزانی دەوڵەتە ئێرانی ناوەکەی بگەڕێنەوە دەوڵەتە یەهودیە حاکمە خاوەرە میانەس کەسێ لە بینی ناوە
ڕەوایەت ئەگۆڕێ پێس ئەگۆڕێ پەل ئەهاوێ پێس ئەگۆڕێ پەل ئەهاوێ هاوکات لەگەڵ پێسگۆڕین و پەلهاوی هاوێشتن مردمەکە فاسدتر نابووتر کاولتر بێئرادەتر ئەکرێ لە ژێرە ئەم ڕەوایەتە و فکرەکە وا لە بەهشتە بەرینە و فکرەکە واقعیەتە بێجگە لەم واقعیەتە موجود نەبووگە تەسەور بکە مناڵێ ئەمڕۆ بێتە دنیا فکرەکە جەهان هەمیشە ئەم شەکل بووگە کەس تۆ ئەگەر حافزت نەوایە ئەمڕۆ باتێتە دنیا فکرەکەت جەهان ئەم شەکلی بووگە کەس و بیر ناتۆ 30 ساڵە پێش چه خەبەر بوو زندگی چه شەکلی بوو کێ ئەوەی فێرم کەلەماتە کردگە پێشکەوتن و حەزەکەم پێشکەوم و حەزەکەم زەریفوم و حەزەکەم ژیانم لەزت بەخشویت و حەزە کێ فێتی کردگە قسەی خۆتامە فکرت پێ کردگە سۆ پێی بگەی نا ئەم قسە نریاگەسە دەمە تۆ قسە ناگەی تۆ وەختی دەم ئەەکەی تۆ کانونت تەفەکر پڕۆپەگەندای دەستگای سوڵتەی جەهانی بەجێ تۆ قسەکە تۆ خۆت قسە ناکەی تۆ خۆت هیچێنی تۆ لە عەلی ئەشرەف بوون هیچێنی عەلی ئەشرەف نی تۆ مەحسوڵێکی مەلغەمەیەکی لە جیم تیڤی و کاناڵە تورکی و کاناڵە عەرەبی و کاناڵهای کوردی و سریاڵهای منەوە تۆ ئەم قسانە فێر بووی لە هەڵس و کەوت و هەدیە سەندن بۆ ژند و بۆ نەگرتن و لە حب بەسەر زەمین و لە منتقت و لە هیچ کامیان خوات نییە تۆ ئەو نەفکرە نەخوی لەسەر لە خۆت ئەوەنە تۆ حتا تەرزە سەڵاوکردنت نەخوات نییە تو دانیشی فێرەبی لەم تەلەڤیزیۆنانە دەستگای پرۆپاگاندا تۆ فێرەکە چۆن کۆیلەیە قەشەنگێک بێ بۆ ئەمان تۆ کشتی جێبەجێەکەی پس ڕاپەڕین وەکو ئەوەڵین شۆڕشە واقعیە ئینسانە کوردی لەسەر زەمینە کوردەوارە کە بنیانە نظامە سوڵتە و تەماعە جوولەکە و جوود و کریستیانەتی لەبەین ئەوە ڕستاخیز ئینسانە کوردی بوو لە بەرامبەرە هیچ ئێرادەیەکی ملیە هیچ ملەتێکە نەوێ سیاگین ئێمە لە بەرامبەر مشتی جاعلان و شەیادان و بازرگانان و کۆمپانیداران و کۆرپۆرێشندارەکانە وێ سیاگین بە مانیفێستی کۆمپانیەکانیانەوە ئێمە سەفێک لە جاهلینمان لە ناوە خۆمان هەست سەفێک لە متەوەهمینمان لە ناوە خۆمان هەست و سەفێک لە کارمەندانە دوونپایە کە بە زوانە قەومی عەشیرەی قەبیلەیە ئێمە قسە ئەکەن و کارمەندە ئەوانن لە نابوودی ئێمە ئەم نزامە ئەشکێنین و لە بەینی ئەوەین ئێمە ملەتی بە ناو فارسمان نییە دەوڵەتێک بە ناوی دەوڵەتە ئێران کە تەبەلورە ڕۆحە ملی فارسیوێت مەوجود نییە ئێمە تەکە کۆمپانیەکە ڕوبڕوین کە بە هاوکاری یەهود جەهانی پارسیانە هەند کۆمپانیە هێندە شەرقی دەوڵەتە فەخیمەی بریتانیادا ئەمریکاکە و ئیالەتە متحدەی ئەمریکا ئەمڕۆ پارێزە لیسی وەی پارێزی خۆ ئێوە مخالفین لە ڕوو ناچن دیتان ئیالەتە متحدەی ئەمریکا ئێران وێران ناکە ئانەکە وەلی عێراق وێرانەکە دیتان سامڕای وێران کرد دیتان فەلوجەی وێران کرد دیتان بیهۆڤیەتی کردن بەشی سونی نشینی عەرەبی وەلی بچۆ ڕەوایەتی شیعە دینە شیعە دینە کەبەلایی شیعە بەڕۆ بێدادەکە دیتان وەلی نادات لە تاران و ئەسفەهان تەختیکە تا هۆڤیەتە ئێرانی نەمێنێ کارە ناکە مەرغوبیەکە و شیعی ئێران کەسیفە و دەوڵەتێکی کەسیفە و ئیسلامی و فەندەمنتاڵ و گەرەکی ئیسرائیل حەزەکە مەرغوبیەکە لە خاوەنیانە مەرغوبیەکە پەل ئەهاوێ دەسەوا بۆ لوبنان دەسەوا بۆ یەمن دەسەوا بۆ ناوە قەلبە ئەفریقا خەریکە حەپەلوشیەکە تۆ من نافهمی وەختێ جمهوری ئیسلامی 22 شەکەدا لەما تحتە ئیالەتە متحدەی ئەمریکا لە هەولێر و لە عێراق ئەمریکا واکوونش نیشان نادا بووی بڤەس بۆخشی نازانی ئەمانە یەک نەهات دروستی کردن یەک نەهاتی دارایانەکە تۆ هەنووز نەتوانیگە بزانی دەورانە سەهیۆنیزم بە دروستکردنە دەوڵەتە قەومی ئیسرائیل تەواو
ئیستە نظام جیهانی یەهودی ئەڕات و بنیانەکەی لە دەوڵەتی یەهودی ئێرانیدان دیاگە و دەوڵەتی یەهودی تورکی تەوە نافهمی وام حرەکەتە پێی ناوەی تا ئەم دنیا حەپڵ و شەکل و تا ژێرت ئەچیت و تا بە تەجاوز ئەچیت و تۆ تا تهدید مرگ نێتە ڕاستەرە ئەو لەحزە فیشەکەکان نێنۆگراتە تازە فەمی وەی خوگرێکیان و بتکوژن تەسەور ناکەی تەسەورێکت نییە جۆکە مەسرور و بارزانانی هاتکەی ژێمە ئەفلاسمان کرد نسبە بۆ شکستی هەچێکمان دی باوەڕکن خەڵکی حەلیم نەیفامی و تا ڕاپەڕین هات تەحلیلی کرد ئێمە تەحلیلمان کرد پشتسەرە ئێمە عدێ دەمیان وا کرد تازە فەهمیانم سوخەنڕانی قابلە تەحلیلە ئێشێ تەحلیلیکەن لەو گشتە چشتیشە چەسپیاگن بە 27 میلیارد دلار قەرز هەر بەوە چەسپیاگن نافهمی بۆی ناتوانین تەکە دوژمن مادە دەرکەوین بۆی نازانین دوژمن چه شکلیە نازانین قدرەت چه شکلیە ئێمە هیچ تەجروبەیەکمان لە حەیات و کوردی نەماگە نازانین ژیانە کوردی چه شکلیە وەزانە کلانە ئەخۆین و لیباسێکی ناشیری نەکەینە بەرمان و حیتەرا نەکەینەوە کوردی و حەڵخین و ئەمە کوردیەتە هیچ تەسەوەرێکمان نییە لە سەروەر بوون لە گەورە بوون لە ساحێوە ئێرادە بوون نسمان ئامادەون گەرەکیانە نابودمان کەن لەم دنیا فقط کوردە ئەتوانێت نظام سڵتەی جود و کریسیانەتی بخە یەک جار خستەگنمان جاری حیزەمان کردن یەک جاری تریشیان خەین هەزار دانە لە تایف الحیالیان لە ئاستی ناوێت چاوەڕە کوردیەتە ئێمە نایکەن فقط لەم کوردەوارە هەنووز ئینسان ماگە دەنا تەواو جەهانیان کرد کەسە کۆیەوە نابودیان کرد فقط لەم کوردەوارە ماگە و لەم کوردەوارە کە من وەختێ تاریخەکەم بەحس کرد ئەمانە ئەم کوردەواریانە گەرەکیانە بە عنوانە مڵکت باوکی گەرەکیانە بۆیە یەخە ئەسڵیەکە ئێشێ بە ئێمە بیگرن چون ئەمان تاریخ و هویەتی ئێمەیان دزیگە کردیانە سە شناسنامەی خۆیان بۆ خاترەوەی بێنە سەر ئێم سەرزەمینە فقط ئێمە ئەتوانین ئەمانە لەبین بووین نە هیچ کەسی تر و ئێمە لەبینیانەوەین نام سەرزەمینە مقدسە کوردەوارە لەبینیانەوەین نا ئێوە خۆی